بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و گرتنەبەری ڕێکاری توندی وڵاتان بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی هێنایە سەرخەت. کاتژمێر 8 شەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی سەرقاڵی خۆ ئامادەکردنن بە مەبەستی چاودێریکردن و بەدواداچوون بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی پارێزگای سلێمانی تایبەت بە قەدەغەکردنی نێرگەلەکێشان لە کافتریاکان و ئاهەنگی شەوانەی بەشێک لە ڕێستۆرانت و یانەکانی شەوانە و هۆڵەکانی لەشجوانی و مەلەوانگەکان کە دەگوترێت مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر دەکەن. ئێمەش وەک تیمی ڕۆژنامەوانی بەرنامەی بەدواداچوونی کەناڵی پەیام بە درێژایی ئەم شەو دیمەنەکانی ڕێکارە توندەکانی بەرەنگاری بوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای سلێمانی بۆ بینەرەکانمان دەگوازینەوە. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە چاوپۆشی لە هیچ شوێن و خاوەن کارێک ناکەن ئەگەر پابەندی ڕێنمایە تەندروستەکان نەبێت شوێنەکەی دادەخرێت و ڕوبەڕووی سزای یاسایی و مادیش دەبێتەوە. دیارە بەم شەوە ئەرکی جەنابتان قورسە و سەرقاڵی ئامادەکردنی لیژنەکانتانن بۆ چاودێریکردن لە شوێنە گشتەکان و کافەکاندا. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەو بڕیارانەی کە لە قایمقامەت دەرچووە تا چەند وەک خۆی جێبەجێ دەکرێت. دەستان خۆش بێ. مەبەستی ڕێنمایەکانی قایمقامەتی خەزای مەڵبەندی سلێمانی بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەتی بەڕایەتی ئاسایشی سلێمانی، بەڕایەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕایەتی چاودێری بازرگانی، بەڕایەتی گەشتوگوزاری سلێمانی لەگەڵ بەڕایەتی ڤێتەرنەری سلێمانی و سەرجەم دەستگا پەیوەندیدارەکانی سوێنی پارێزگای سلێمانی کە کۆمەڵە ڕێنمایی دەرکراوە. ئەو ڕێنمایانەش هەر هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیانی سنوورەکەیە بۆی کە بتوانین بە هەمومان ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی نەخۆشی و خوا نەخواسە ئەگەر نەخۆشیەکە بڵاو بۆ بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێت. بۆیە پێشوەختە ئەو قایمقامەتی سلێمانی بە وردی چاودێری شوێنە گشتەکانەکەن. ئەو ڕێنمانەی کە دەرمان کردو بەڕەسان ئاگادارن گرنگترینیان قەدەغەکردنی نێرگەلە لە شوێنە گشتەکانە کە ئەو شوێنانەی کە کافێ و ڕێستۆرانتن لە ڕابردووە نێرگەلیان تیا بوو ئێستا بە بڕیارە قەدەغەمان کردووە. وەکو بەڕەسان ئاگادارن ئێستا لیژنەکان ئامادەسازیان کە دەرچوونەکەن بۆ شوێنە گشتەکان هەروە بەنسبەت لایڤ مۆزیک و لە شوێنە گشتەکان کە لایڤ مۆزیک هەبوو پێشتر لە هەموو شوێنە گشتەکان لایڤ مۆزیک قەدەغ کراوە تا شەو ئاهەنگ نابێت هەبێ بۆی قەرەباڵغی لە شوێنەکان دروست نەبێت کە خۆتان نەزان شوێنی قەرەباڵغ و کۆبوونەوەی خەڵکێکی زۆر لە شوێنەکان لە ڕووی تەندروستی و سەلامەتی لەم کاتەیە. هەروە لە شوێنە گشتەکانە کۆمەڵە ڕێنمایی ترمان دەرکردو بۆ نمونە هەموو مەلەوانەکانی سنووری پارێزگای سلێمانی داخرێن بۆ کاتێکی نادیار، شوێنە وەرزشیەکان هەمووی داخرێت، شوێنی یاری مەڵان داخرێت، هەروە خواردنگەکان پێویستە کە ئەو میێزانی کە تیانە شوێنە گەشتیارەکان بەتایبەتی لە 3 مەتر کەمتر نەبێ مەسافەی میێزەکان بۆی کە هاوڵاتی کەم بچێتە ناو ڕستۆرانت و شوێنە گشتێکەوە بێجگە لە ئەو خواردنانەی کە بەکارێن پێویستە بە مەرجی تەندروستی بێ و کەسەکانش کە لە خواردنەکان ئایشەکەن لە ڕووی پاکوخانی کەسێتیەوە کوڵاو سەدریا دەستکێش دەمامک پاکوخانی کەسێتی پێرسنەڵایزنیان هەبێ. هەروە بۆ ئەو شوێنانی کە سەوزە بەکارێن بەتایبەتی پێویستە سەوزەکان بە پەرمەنگەنات بە پاودەری پەرمەنگەنات تاقیم بکرێت بۆی کە هەر بەکتریا و ڤایرۆسی ناو سەوزەکە بێ نەگوێزرێتەوە. هەروە بەنسبەت ئامادەکردنی خواردنیش پێویستە لە پلەی گەرمی گونجاو ئامادە بکرێت و ڕێنمایی شوێنەکانەکەین کە پێویستە لە ڕووی نرخەوە پابند بە نرخەوە چونکە هەر شوێنێک نرخ بەرزکاتەوە. وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی و چاودێری بازرگانی و ئاسایشی سلێمانی ڕێگە نادەین ئیجراءاتی یاسایی توون دەکەین لەگەڵ شوێنانی کە نرخ بەرزەکەنەوە. هەروە شوێنە گشتەکان بە شێوەی گشتی پێویستە گۆشت و ئەو بەرهەمانی کە ئامادەیەکەن بەتایبەتی گۆشت پێڵکە لە پلەی گەرمی گونجاو ئامادە بکرێت. بەڵێ کاک لەشکی تا چەند خەڵک هاوکارتان بوو یاخود خاوەنیشەکان تا چەند هاوکاریەوە بوون تا ڕادەیەکی باش بە خۆشحاڵیەوە هاوڵاتیان هاوکارن ئەزانن کەم بڕیارانەی کە قایمقامەت دەری کردو ڕاستە لەوانەیە لە ڕووی مادیەوە کاریگەری لەسەر هەندێک کەس هەبێ بەڵام بەرژەوەندی گشتی و پاراسی تەندروستی هاوڵاتیان پێشینەی کارەکانمانە و بۆ بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە. بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی ئێمەیکەین یەکەم کەس ئەو کەسانی خاوەنکارەکان لە بەرژەوەندی ئەوانە ئەنجا هەموو ئیجراءاتی یاساییتان کردووە بەرامبەر. بەڵێ ئێمە دوو ڕۆژی ڕابردوو بە گشتی هەموو لیژنە هاوبەشەکانی قایمقامەت و گەشتوگوزار و بەڕێوەتی یاسایی سلێمانی و چاودێری بازرگانی و گەشتوگوزار هەمویان لەگەڵ چاودێری تەندروستی سلێمانی شوێنە گشتەکانمان ئاگادار کردوێتەوە کە پابند بۆ ڕێنمانە هەم لە ڕێی ڕاگەاندنەکانیش و لە ڕێگەی بەڕستانەوە و سەرجەم پێگە ڕسمیەکانی ڕاگەاندن بڵاومان کردوێتەوە کە هەر کەسێک پابند نەبێ ئیجراءاتی لەگەڵا کرد. بۆ مەبەستە هەر ئەمڕۆ دوو شوێنی وەرزشی کە شوێنی فتنسە
بەهۆی پابند نەبوونیان بە ڕێنمایەکان لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە بە فەرمانی بەڕست قایمقامی سلێمانی داخراوە. ئێستاش کەمێکی تر لیژناوبەشەکان بەیاوەری بەڕستان دەرەچین بۆ شوێنە گشتەکان هەر شوێنێک پابند نەبێت بە جێبەجەکردنی ڕێنمایەکان ڕاستخۆ شوێنەکەی داخرێ و ئیجاد یاسایی لەگەڵاکرێت لەبەرەوەی وەکو باسم کرد پێشتر لە ڕووی ئەلامیش و لە ڕووی ئاگادارکردنیش و شوێنەکان ئاگادارکراوەتەوە. بەڵێ خەڵکانێک کە بوون ئەم بارودۆخ استیغلالکەن بۆ دروستکردنی قەیران لە بازاڕدا بە تاوەتی بەسمە لە نۆرینگە و سێدەلەکاندا قەیرانی بەدڵنیاییەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بە چاودێری بەڕست قایمقامی سلێمانی و بە هاوکاری ئاسایش سلێمانی ڕێگریمان کرد لە قۆرەخارێکی گەورە ناو بازاڕە کە بەداخۆ هەنێک کەس بەهۆی ئەوەی کە تەڵەب لەسەر دەمامک زۆر بوو نرخی دەمامکیان زۆر بەرز کردەوە بە جۆرە کە پارچەی دەمامک بە 2000 و گەشت بە 37000 بۆیە بۆمە بەسەر 13 شوێن داخران و ئیجاد یاساییان لەگەڵا کرا کە نۆرینگە و دەرمانخانە و فرۆشگای فرۆشتنی پێداسی پزیشکی بوون. ئێستا شەو ئێمە ئامادەکاریمان کردەوە بۆی بەوکە دەرەچین ئەگەر ئێستا داباشەکەین بە ناوچەجیەکانی سنووری پارێزگای سلێمانیە بە پێی زۆنەکان جیاکەنەوە لیژنەکان بە سەردانی شوێنان ناکەن. بەڵێ دڵنیای چیە دەن بە هاوڵاتیان وەکو لیژنەکان؟ ئێمە وەکو لیژنەکانی قایمقامێت ئێستا کە بەڕێز بەڕێبەری چاودێری تەندروستی و این چاودێری بازرگانی و بەڕێبەری ئاسایشی ئابووریش لەگەڵمانە لەگەڵ لیژنە هاوبەشەکانە دەرەچن بە هاوکاری لەگەڵ ئێمە دڵنیاییە هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی کاری لە پێشینەمە پاراستنی تەندروستی ئەوانە هەر کارێک پێویست بێ بۆ پاراستنی تەندروستی ئەوان و ڕێگریکردن لە خۆرەخکاری لە سنووری پارێزگای سلێمانی ئەمەیەکەین. دیارە ئێستا ئێمە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەردەچین بۆ سەردانیکردنی کافێ و ڕێستۆرانتەکان و شوێنانەی کە هاوڵاتی تیا کۆ دەبێتەوە بۆ بەسەربردننی کاتی شەوانیان دیارە بە پێی بڕیارەکە دەبێت هەموو شوێنان دابخرێن کە بڕیارە نێرگەلی تیا بکێشێت یاخود کۆبوونەوەی خێزانی تدا بێت بۆ ڕێگەکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە لە ئێستا دەمەترسی بۆ سەر جیهان دروست کردووە. ئەم شەو لەگەڵەواندا هاوتیم دەبین بزانین چالاکی ئەوان چۆن دەبێت چۆن ئجراعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسانە دەکەن کە پابەندی بڕیارەکانی پارێزگای سلێمانی یاخود لیژنە هاوبەشەکان نابن. پامی ئێمەوەیە کە قەرەواڵکی لەم شوێنە گشتیانە کەم بکەینەوە بۆیە بە هەموو شتێک ئەمەش ڕێگە پێدراونی واست ناکەمە لە دوای 11 شەوە دەست پێ بکەین. ئێمە لیژنەمان هەیە بە هاوکاری بەڕاتی ئاسایش سلێمانی لە هەر کاتێکا بێتەنان لە ڕێی کامێرەکانیشەوە کە هەمووی لە ڕێگەی دەستگامنیەکانەوە ئاگادارن کە کەی ئیشەکە ئاگادارین ئەگەر هەر شوێنێک پابەند نەبێت ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین. ئەوەی بەدیمان کردووە کە معقەمی دەستپاکەرەوە لە شوێنەکانە دادەن نەنراوە و هەروەها مێزی دانیشتنی کەسەکان زۆر نزیکە لەیەکەوە کە بەپێی ڕێنمایەکانی قایمقامەتی سلێمانی ئەبێ هەر مێزێک بۆ مێزێکیکە 3 مەتر دوور بێ لەیەکەوە و هەروەها بوونی لایڤ میوزیک لە هەنێک شوێنە و دیجێ کە ئەمانە هەمووی قەدەغەیە و هەتاوەکو کاتێکی نادیارە بۆی شوێنێکی کۆبوونەوەکان قەرەباڵەخی بەخۆیەوە نەبینێت و نەبێتە هۆی مەترسی بۆ کەسانی چوار دەورمان. بەڵام ئێمە بەدیمان کرد بۆ ئیجرات لەگەڵم چەند شوێنە نەکرا ئاگادارتان کردن و یاخود دوای سەردانی دەکەنەوە. دوای سەردانیانەکەینەوە چەند لیژنەیەکمان ئێستا لە گەڕاندان لە شوێنەکانە و بە تەئکیدی هەموو ڕۆژێک سەردانمان هەیە و لیژنەکانی تریشمان سعاتێک ساعت و نیوێکی تر دەگەڕێنە بۆ ئەم شوێنانی کە ئەگەدارمان کردوونەتەوە پابند بن بۆ ڕێنمایانی کە پێمانیاون. ئەگەر پابند بن پیان داخە بە تەئکیدی بەڵێ.
کێشانەیە لە کاتی تەندروستی و کاتی ڤایرۆسیە و یا بەسەر چووە یاخود کەسێکەیە کە کارتەکەی نییە کار کەسێک نەی بێ پێویستە کارمە ئەجازە نیە بەبێ ئیجازە لێ شەکە نەنا ئیجازە نییە ئەمانە کاتی تەندروستین ئەسلمێنن کە ئەم کەسە لە ڕووی ڤایرۆسیەوە لە ڕووی تەندروستیەوە سەلامەتە هیچ نەخۆشیێکی گوازراوی نییە وڵ هەیە لەمانە کارتی نیە و لێرە ئیشەکە یەک کەسیان هەیە حاڵەتێکیان هەیە ئەوە چی زیادی لەگەڵاکەن ئیجات لەگەڵەکەی سەپسوڵی بۆ کرێتەوە و کارمەندەش لێرابێ ئیش نەکات خۆگەر بەردەست وایە شتێترەوە چونکە هەوێشێ ئێمە توانین ئاشکرایکەین ساختەیە ساختنیە بۆ ئێستا بۆتەێنین ئەبێ ئێمە چەندین ساڵە پێتان ئەڵێن ئەبێ بوونی بێ لێرە نەک ئێستا بڵێ بۆتێن ئەوە شەرغەڵەتە چاوەڕێدا ئەخرێرە بەڵێ بەپێی ئەوەی لە زەی باڵا و سەحا قسەیان تیا کردەوە ئەبێ دابخرێ لەبەرەوەی ئەو کەم و کوڕێ زۆرانەی هەموو کە باسمان کرد وەک نەبوونی جلی و بەرگی یەکپۆشی هەروەها مناڵی خوارەژدە ساڵ کە بێ دوایی شەقیق تیاپێن سێ کەسیان کاتی سەحەکەیان بەسەر چووە و شتی پاکەرەوە و پاکشکەرەوەیان تیادانەوە هەروەها لە ڕووی گەشتگوزارەوە یەکپۆش سایر باخین لەبەرەوەی ئەو مەرجانەی کە هەمانە یەکی لەوانە بینی وێزەکان کە بە پێ ڕێنمایەکان کە بڕای لەسەر داڵەوەش دەخاڵا پێویستە بە 2 مەتر بینیان هەبێ یەکەم دووەمیشان ئەو کەسانی کە لێرە ئیشەکان هەمویان یەکپۆش بوون و کڵاو سەدری و دەستکەش و دەمامکیان پێوە بێ هەمونیان کارتێ تەندروستیان هەبێت پشکین تەندروستیان بکرا و ئەمەش شوێنێکی کافتریایە کە نابێ تەمەنی خوارەژدە ساڵی تیاابێت لەبەروی ئەم مەرجانیتیانە ئێستا بلیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی و بەڕاتی یاسای سلێمانی بە هاوبەشی لەگەڵ چاودێری بازرگانی بڕیارمادا ئەم شوێنە دابەخرێت سەردانی قایمقامەتی سلێمانی کە مەبەستی ئیجراتی یاسایی لەگەڵیە مای دەستخۆشیشە بابەندە بەڕێنمایەکان ئێمە وەکو لیژنەکانی قایمقامەتی سلێمانی مەبەستمانە کە لایەنەکان پابەندن بە ڕێنمایەکان ئەم شوێنەی کە بەڕێستانەی بین جێگەی دەستخۆشیە کە پابەندن بە مەرج و ڕێنمایەکانی لیژنەکان بۆیان داناون ئێمە دەستخۆشی لەو شوێناناکەنەوەی مای خۆشحاڵی بەشێکی زۆری شوێنەکانی پارێزگای سلێمانی پابەندن بە مەرجەکان ئەو شوێناش کە پابەند نەبن ئیساتی یاساییان لەگەڵاکرێت وڵەکانی ئێوە چییە بۆ ڕێگریکردن لە ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای سلێمانیدا؟ بەڵێ دەستپۆشیتان لێکەین کە ئێوە ژماندوون لەگەڵمانە ئێمە وەکو لیژناوە بەشەکان و بەڕێوەی چاودێری بازرگانی و ئاسایشی ئابووری ئەم لیژناوە بەشەمان پێکهێناوە بۆی سەردانی ئەو شوێنانە بکەین کە ئەو ڕێنمانەمان دەرکردووە بۆ گەنج بۆ کافتریاکان مەلەوانگەکان یاری لە ژوانەکان ئەمانە هەمووی ئەوێ کە بابەتی ئەو ڕێنمانە بن کە لەلایەن قایمقامەتی شاری سلێمانی دەرچووە بەمبەستی داخستن و ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو جۆرە ڤایرۆسە. بەڵێ ئەو شوێنانەی کە تا ئێستا پابەند نەبوون چ ئیجرایەتان لەگەڵ کردووە؟ بەڵێ وەکو خۆشتان ئاگادارن کە لەگەڵمانان هەر شوێنێ بچین ئەگەر پابەند نەبووی بە ڕێنماکان و ئێمە یەکسەر داخستنی بۆکەین لەبەرەوە ئێمە لیژنەی تایبەتمانە بۆ کە ئاگاداری کردنەوە لەو شوێنانە کە پابەندی ئەو ڕێنمانە بن بە نەکێشانی نێرگەلا دوایەوە مەلەوانگەکان یاری لە ژوانەکان. بەڵێ بازرگان هەبووە لە سلێمانیدا ئەم بارودۆخۆی قۆست بێتەوە بیەوێت
جۆرێک لە پێداویستی پزیشکی لەسەر هاوڵاتی گران بکات لەوانە دەمامەکە دەستکێشە. بەڵێ ئێمە هەر لەو ڕۆژەی کە ئەو کێشەیە ڕوویە لەسەر دەمامک و لە جۆر شتەکانی تر ئێمە وەکو خۆمان لیژنەی تایبەتمان دەرکرد بە هاوبەشی ئەوە بوو دەوری 12 لەو شوێنانە داخرا لە نۆرینگە و لە دەرمانخانەکان کە هاستان بە فرۆشتنی ئەو شمەک و کاڵایانە بە شێوەیەکی گران ئێستا بە شێوەیەکی بەرچاو ئەم شتانە حتاری بۆتە لە ناو شاری سلێمانی. بەڵێ جگە لەم هەوڵانێک کە لەم شۆبینیمانە بەشێکیان کە ئێوە ئاگاداتان کردوونەتەوە جارێکی لەسەر دەم شوێنە دەکەنەوە. ئێمە هەموو ڕۆژێک و هەموو شەوێک لیژنەمانەیە کە سەردانی ئەم شوێنانە ناکاتەوە لەبەرەوە ڕۆژانە و شەوانە و ڕۆژانی تریش بەدواوە لیژنەکان سەردانی ئەم شوێنانە ناکاتەوە بۆ چەسپاندی ئەو مەرجانی کە لەم شوێنانەیە. بەڵێ هێڵێکی گەرم هەیە بۆی هاوڵاتی لەگەڵ ئێوە لەسەر خەت بێ و هاکار بێ بۆ ئاگاداری کردنتان لەبوونی ئەم شوێنانە. بەڵێ ئێمە چەند جار ئەو هێڵانەمان بڵاو کردێتەوە ژمارە سەمان هەیە GCC کەمە هێڵێکی بەردەوامە ڕۆژانە هاوڵاتیان پەیوەندی پێوەکەتان پەیوەندی بێمەکەن ئەم ژمارە تەلەفۆنانش بڵاوکەنەوە هاوڵاتیان 1970 1970 ئەمە بەڕێوەبەری چاودێری بازرگانیەت کەسێ هەست کاڵاکێ بوو لەسەر گرانی نەرق لەسەر بوونی مواد دەگەسپار لەسەر هەر جاردەیەکی تر ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن. بەڵێ قسەی کۆتایی چییە بۆ هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوی لینکێکتان لەگەڵ ئێوە هەبێ و هاوکاری ئێوە بن؟ ئێمە دەستخۆشی لا وڵاتیانەکەین لەبەرەوەی بوونەتە چاوی دووەمی ئێمە لە شاری سلێمانی هەشت تێگە بێنن ئێستا پەیوەندیمان پێوەکەن و لە بۆ لە مەوداش هەر جاردێکیان بینی لە هەر شوێنەکە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بۆی ئێمە دەست بەجێ بە هاوبەشی لەگەڵ لیژنەکانی ترە بگەینە شوێنی مەلەست. بە دیاریکراوی ئامارەکانی ئەم شەو چەند شتان داخستووە ئیجرات لەگەڵ چەند شوێن ناکراوە؟ دەستان خۆش بێ سەرتا دەستخۆشی لە بەڕستانەکەم ئەم شەو کە هاوکارمان بوون لەگەڵمانە بۆ بەداچوون بۆی بە شێوەیەکی مەیدانی کارەکانی لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانی بینن. ئەم شەو لە ڕێگەی لیژنەکانەوە بەڕستان ئاگادار بوون لە قایمقامەت دابەشکان بەسەر شوێنە گشتەکانە لە ڕێگەی هەموو تیمەکانەوە کە ئێستا ئامارم کۆ کردێتەوە 21 شوێن داخراون لە سنووری پارێزگای سلێمانی کە سەرجەم شوێنەکان پابەندی مەرج و ڕێنماییەکان نەبوون. بەڕێستیشان ئاگادار بوون لەو شوێنانەی کە داماخستن بەشێکیان کە لە نزیکەوە بەهۆی جێبەجێکردنی ڕێنماییەکان کە ڕۆژی پێنجشەمە لەلایەن قایمقامەتی سلێمانی و لیژنەوابەشەکانەوە دەرچووە کە 18 خاڵە بۆ ئەوەی کە شوێنە گشتەکان پابەند بن چونکە وەکو لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانی گرنگترین شت لامان پاراستنی تەندروستی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتیە. وەکو پێشتریش لەگەڵ کاک چاوەڕێ بەڕێوەبەری ئاسایشی ئابووری ڕامانگەیان لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانی دەستکراون هەموو دەسەڵاتێکیان پێدراوە هەر شوێنێک پابەند نەبێ مەرج و ڕێنماییەکان ئیجراتی لەگەڵ ئاکرێ بە دوای ئەوە ناگەڕێن خاوەندارەتی گەڕێتەوە بۆ کوێ لە هەر ئاسێک و لە هەر پلێکا بێ دەسەڵاتمان پێدراوە ئیجراتی یاسایی بکەین لەبەرەوەی ئەمە بەرژەوەندی گشتیە. بەڵێ زەمانەت چی دەن بە هاوڵاتیان کە چاو لە کەسولایەنێک ناپۆشن لە ڕوبەڕووبوونەوەی بە یاسایە؟ ئەو شوێنایی کە ئەم شەو داخراون زۆربیان لەوانەیە کەسی گەوریان لە پێش بێت بەڵام وەکو دووپاتم کردەوە بەرژەوەندی گشتی لەسەر و هەمومانەوەیە ئەو کارێکی ئێمەیەکەین هیچ مەسلحەتی شخصیتیانە تەنها بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە بەدڵنیایە ئەو شوێنانش کە خاوەنکار نەگەر دەسەڵاتداریش بن دەستخۆشیمان لێکەن لەبەر ئەوەی ئەزانن کە ئێمە هیچ شتێکی شخصیمانێ لەگەڵ شوێنان تەنها بۆ پاراستی شارەکەمان و هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیە بۆی کە بەرگری بکەین لە بڵاوبوونی نەخۆشی کە بەداخۆ لە وڵاتانی دراوسێمان بڵاو بۆتەوە. بەڵێ هاوڵاتی چۆن دەتوانین لەگەڵەوەی هاوکار بێ هێڵێکی گەرم هەیە بۆ ئەوەی بەدڵنیایەوە هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ئەتوان لە ڕێگەی ڕاگەانی قایمقامەتی سلێمانی و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانیەوە کە ژمارەکەی 0 بە بەردەوامی پەیوەندیمان پێوەکەن هەموو پەیوەندەکان وەڵام دەدرێتەوە بەداچوونی وەردەکرێت بۆ شوێنانەی کە پابەندی مەرج و ڕێنماییەکان نابن. بەڵێ قسەی کۆتاییەوە چییە بۆ خەڵکی سلێمانی؟ قسەی کۆتاییمان ئێمە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی سنووری پارێزگای سلێمانی ئەوەیە کە لیژنەوابەشەکانی قایمقامەتی سلێمانی بە هاوکاری بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی بە جددی خزمەت بە شاری سلێمانیەکە و چاوپۆشی لە هیچ شوێنێک ناکە پابەندی مەرج و ڕێنماییەکان نابێ بۆیە دڵنیانەکەینەوە کە بە شەو و بە ڕۆژ لە ڕێگەی 38مەوە لە ڕێگەی 220 کارمەندەوە بە وردی چاودێری سەردەم شوێنە گشتەکانی سنووری پارێزگای سلێمانیەکەن. ڕۆژێکی نوێیە و هەواڵی بێسەرچاوە و باوەڕپێکراوی هەندێک دەستگای ڕاگەیاندن وا دەخوازێت چۆنێتی مامەڵەکردنی دەستگا ڕاگەیاندنەکان لەگەڵ کارەساتە سروشتی مرۆیەکان و نەخۆشی و ڕووداوەکان ڕوون بکەینەوە. مامۆستایەکی زانکۆ و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بواری ڕاگەیاندندا دەمەوێت لە دیدێکی زانستی و ئەکادیمیەوە چۆنێتی مامەڵەکردنی دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بزانم و میدیای بەرپرسیار و نابەرپرسیش بخەمە چوارچەوەی گفتوگۆکەمانەوە.
کاکتۆر سپاس بۆ ئامادەبوون دیارە وەکو باسمان کرد تەوەری بەرنامەکەمان تایبەتە بە چۆنەتی مامەڵەکردنی میدیا لەگەڵ بارودۆخە لە نەکاوەکان بە تایبەتی قەیرانی یاخود بڵاوبوونەوەی نەخۆشیە لە ئێستادا میدیای کوردی بەڕای جەنابەت بە پرسیاران لەگەڵ چۆنێتی دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەکات لە هەرێمی کوردستاندا؟ بەناوی خۆی گەورە بدڵناوی ئەم بابەتە بابەتێکی هەستیارە و پێم وایە مۆزوعی نەخۆشی کە بڵاو بووەتەوە تەنها بابەتێکی میدیایی نییە، بابەتێکە تێکەڵ بۆ بە سیاست و ڕەنگە تێکەڵژەوە بە بواری زانستیش هەر کاریگەری و تەسیری هەیە پێوەزە بە بواری کۆمەڵایەتیەوە و بەدڵنیاییەوە پشکی میدیاش تیا پشکێکی گەورەیە و میدیا کاریگەری لەسەر ئاڕاستەکردنی ئەم نەخۆشیە کە بەلایانی ئیجاب یاخود بەلایانی سلب. لە هەرێمی کوردستان ئەگەر تەقیم هەڵسەنگاندن بۆ دەستگا میدیایەکان بکەین ڕەنگە ینی ئیشێکی ئاسان نەبێت چونکە پێویستی بە بەحس و توێژینەوە و لێکۆڵنەوەی علمی هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ینی میدیا و دەستگای ڕاگەیاندن لە کاتی قەیرانەکانە لە کاتی ڕووداوە ناکاوەکانە تاقی ئەبێتەوە تا چەندێک بەرپرسیارە مامەڵە بکە. بەمعنە ئەگەر بارودۆخ ئاسایی بێ، ئەگەر هەواڵەکان هەواڵی ئاسایی و طبیعی و سروشتی بن، میدیا ڕەنگە بتوانێت بەرپرسیارە مامەڵە بکە، بەڵام کاتێک کە قەیرانێک دروستە بێ ئالێرەدا تاقیکردنەوەیکی قورس بۆ دەستگای میدیایەکان دروستە بێ، بۆ چونکە دەستگای میدیایەکان ئەکەونە منافەسە و کێبڕکێ لە نێوان خۆیاندا و هەندێک جار پەلەکردن لەوەی کە پێوتێ سەبقی سەحەفی کە تۆ بتەوێت پێش دەستگایەکی ڕاگەیاندنیتر هەواڵەکە بڵاوکەیتەوە و بینەری خۆت زیادکەی و بیسەرەکانت زیادکەی و ژمارە ئامۆژەکەرانی سایتەکەت زیاتر بن، ناچار ئەبی یاخود دەستگا ڕاگەیاندنەکان هەندێک جار ناچار ئەبن کە پەلە بکەن لە بڵاوکردنەوەی هەواڵە. کێشەی بەرپرسیارەتی لەم پەلەکردنی لە بڵاوکردنەوەی هەواڵە و هەندێک جار ڕەنگە دەستگا ڕاگەیاندنەکانی لە هەرێمی کوردستانە لە بیریان بچێتەوە کە ئەوان تعامل لەگەڵ شتێکی علمی و زانستیاکەن. بەمعنە هەندێک جار هەندێک میدیاکار و دەستگای ڕاگەیاندن هەن خۆیان لێبێ بە پزیشک کەەوە ئیشی دەستگای ڕاگەیاندن نیە، ئیشی دەستگای ڕاگەیاندن و کاک هێمن باقڕی ڕۆژنامەنووس و تارێکی جوانی بڵاو کردووە کە هەندێک خاڵی زۆر جوانی تەوەی لەوانە نووسیبی کە میدیاکار خەڵک هۆشیارەکاتەوە پزیشک نییە. ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر مهمە کە بێت دەستگا ڕاگەیاندن. ئەمە تەقەن لە هەموو بارەکانە لە حتا منەمێ بڵێم میدیاکار سیاسی نییە بەڵکو هەواڵی سیاسی بڵاوکاتەوە، میدیاکار زانای دەرونی نییە بەڵکو هەواڵەکانی بواری دەرونی بڵاوکات. بە هەمان شێوە لە بواری پزیشکیشە ئەبێت دەستگای میدیایی و دەستگا ڕاگەیاندنەکان خۆیان لێ نەبێتە پزیشک بەڵکو تەنها هەواڵەکان و بڵاوکەنەوە ئێمە هۆشیارکەنەوە لە مەترسی نەخۆشیەکە. بەڵێ دکتۆر لە بارودۆخی وەکو ئێستادا بەشێک لەو میدیانەی کە مامەڵێکی ناتەندروست لەگەڵ ئەم بارودۆخەدا دەکەن، دوجار یاسایەک هەیە بۆ ڕێگری لەم جۆرە میدیا بکات؟ خۆی ینی ڕاستە ئێمە یاسای ڕێخستنیکای ڕۆژنامەنووسیمان هەیە و یاسای کەشمان هەیە کە هەر یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی و ینی مەجموعە یاسا هەن کە پەیوەستن بە بواری میدیا و ڕاگەیاندنەوە کە دادوەرەکان بە پێی بارودۆخەکە بە پێی کەیسەکە و یاسایە بەکار ئەهێنن. بەڵام من وازانم ینی ئێمە واز لە ناڵم واز لە یاسا بێنین، بەڵام ئەوەندەی بیر لە ئەخلاقیات و لە ئیتیک و لە بەرپرسیارەتی بکەینەوە، چونکە ئێمە لە بواری ڕاگەیاندنە ینی دوشتمان هەن کە پێکەوە قسەیان لەسەر دەکرێت. ئەویش مۆزوعی یاسا و مۆزوعی ئیتیک و ئەخلاقیات لە سەرتاسەری دنیا، مۆزوعی بەرپرسیارەتی کە بابەتی بەرنامەکەی جەنابتای کە ناوکرۆکی بەرپرسیارەتی بریتە لە وردبوون لە بڵاوکردنەوەی هەواڵە، بریتە لە هاوسەنگی بوون، بریتە لە پەلەنەکردن، بریتە لە ڕەچاوکردنی قیەم و بەهای کۆمەڵگا، بریتە ڕەچاوکردنی بارودۆخی دەرونی خەڵک. یعنی کاتێک دەستگا میدیایەکان شڵەژانێک بۆ خەڵک دروستەکەن، ئەوە بەڕاستی لە ئیشی میدیایی دەرەچێت بۆ حاڵەتی مەترسیدار ئەبێت لایەنێکی پەیوەندیدار هەبێت کە ئەم دەستگا ڕاگەیاندنە ئاگادار کاتەوە. طبعاً وەکوڵن خێتێکی زۆر حساس و هەستیار هەیە لە نێوان گواستنەوەی هەواڵ و نەگواستنەوەی. بەمعنە هەندێک جار تۆ ئەکەویتە ناو ئیمتیحانێکی قورسەوە، ئایا ئەم هەواڵە بڵاوکەیتەوە باشە بۆ خەڵکی بڵاوی نەکەێتەوە. لە کللتورێکەیە لە ئەوروپا ئەوش کللتوری ئەوەی کاتێک کە کەسێک نەخۆشەکەوێ ڕاستەخۆ بە نەخۆشەکە ئەڵێن بۆ ئەوەی ئامادەسازی دەرونی بۆ بکە و بۆ ئەوەی خۆی ئیستعدادی هەبێ و بۆ ئەوەی دەرمان و ئەوانە پێی پێویست بەکار بهێنێ بە نەخۆشەکە ئەڵێن تۆ نەخۆشی شێرپەنجەت هەیە. کەلتوری وڵاتانی ئێمە هەچەند ئەوش تۆزێک گۆڕانکاری بەسەر هاتووە بە نەخۆشەکە ناوترێتەوە نەخۆشیێت هەیە، بەمعنە بۆ ئەوەی بارودۆخی دەرونی خۆی ینی تێک نەچێ و ینی بەو هەواڵە کە پێی ئەڵێ ڕەنگە تووشی سەدم و شۆکێک ببێ. هەواڵیش تەبعاً لە دەستگا ڕاگەیاندنەکە تقریباً ئەشوبهێنم بەم جۆرە حاڵەتە. ینی دەستگا ڕاگەیاندنەکان ئەبێ لە نێوان هاوسەنگیەک دروستکەن، لە نێوان پێدانی هەواڵ و زانایی لەسەر نەخۆشیەکە و لە نێوان بەرزکردنەوەی لایەنی معنەوی خەڵک و نەترسان ینی
جوێکی تۆقااندن دروست نەکەن تۆ ئەمەد بەدی کردووە کە لانی دەرونی خەڵکیان بەرزکەوێتەوە بەشێک لە دەستگاڕاگەان وەی ساخر کە باسی دەستگای میدیاییەکەی بینەری ئەم بەرنمەیە مشکی ڕوا بۆ لای چی ئایا دەستگای میدیای فەرمی یاخود سوشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان چکە وازانم ئەو بارودۆخە دەرونی کە دروست بووە لە دەستگاڕاگەیان لە نای خەڵک ئەوەندەی سوشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان دروستیان کردو ڕاستە دەستگاڕاگەیانەکانیش بەشێکیان هەیە لەو ترساندن و لەو تۆقاندنە بەڵام ئەو فۆبیایی بۆ خەڵک دروستە بێت تۆ لە ڕێگەی دەستگا ڕاگەیانەکانەوە دیمەنی ڤیددیۆیت پێ ناگا هی خەڵک بەڵام لە ڕێگەی سوشال میدیاوە من و تۆ ڕۆژانە بەدەیان و سەدان دیمەنی ڤیددیۆیی و پۆستی هۆشیارکەرەوە و نەسیحەتکردن و یەکێکەڵێ ماسک باشە یەکێکەڵێ خراپە یەکێکەڵێ بێ ئەمانە عەزلکردن کەڵە عەزلکردنەکەی جیسفادەی نییە یعنی هەرێکە لە خۆیەوە بڕیار ئەیە لای خۆیەوە بڕیار ئەم بڕیاردانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بۆتە مەترسیەکی گەورە بۆ سەر خەڵکانی کاتێک کە تۆ دیمەنێکت بۆ دێ و ڤیددیۆیەکت بۆ دێ و لە 100% باوەڕش بەماکەی کێشەکە لەوایە خەڵک کەشتی بۆ دێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پێی وایە کە ئەمە لە 100% ڕاستە کە من حاڵەتێکی کەت پێ بڵم هەندێک کەسێ دیمەنی ڤیددیۆیی بۆ دێ هێشتا خۆی نەبینی ئینێرێ بۆ چەند کەسێکی کە یاکە دوێرە خۆت سەیری کە بزانە ئەمە چییە یا پۆستێکی بۆ هێشتا خۆی نەخوێندێتەوە دوو دیێڕی سەرەوەی خوێندێتەوە ئینێرێ بۆ کەسێکی ئەم ناردن و ئاڵۆگۆڕی نامە و ڤیددیۆیە لەگەڵ ئەوە کە وسیلەیەکی هۆشیارکردن وعیە من نامێ ئەوە ینی کۆنتترۆل کەم ناڵم ئەوە نەمێنێ بەڵام ئەبێ بەڕاستی تۆ بە بەرپرسیارەتیەوە ماوەڵ لەگەڵ ئەم جۆرە حاڵەت بکەی بەڵێ دکتۆر جناب شارەزایی لە بڕیاری لەکە یەکەم چکە ساتی داخستنی بڕیاری سنوورەکان لەگەڵ بەشێک لە وڵاتانی دراوسەیە قەیرانێک سەری هەڵدەرە سلێمانی قەیرانی بەناو دروستکرا بۆ قەیرانی سوتەمەنیە لە هەمان کاتدا قەیرانی دەمامکە هەندێک قەیرانی دەستکێش و ئەوشتانێ ئایا ئەمانە میدیا چۆن دەتوانێت مامەڵ لەگەڵ ئەم جۆرە ڕووداوانەدا بکە ئایا ئەمانە بۆ خۆی جۆرێک لە بازرگانیکردن نییە بە گیرفانی هاوڵاتیەوە لەو کاتە کتوپڕانەدا ئەمە تەنها ئیشی میدیانی ئەگەرچی بە پرسیارەتێکی گەورە ئەکەوتە ئەستۆی میدیا ئەمە باز لە سیستەمی سیاسی و حکومڕانی لە وڵاتێکی دیاریکراوە سیستەمی سیاسی و حکومڕانی وڵاتی ئێمە متمانەی لای خەڵک دروست نەکردووە بەمەعنا خەڵک ئەمەدەی قەیران بینیوە کە لە ماوەی 24 ساعتە سوتەمەنی نامێنێت لە ماوەی 24 ساعتە کارەبای شوێنێک نامێنێت لە ماوەی 24 ساعتە غاز نامێنێ هێزێکی سیاسی تەحکومەکە بە سوتەمەنی و بە قوت و بە گوزرانی خەڵکەوە لایەنێکی چەکدار بێوێ ڕێگە ئەدا نێوێ ڕێگە نادا هەموو ئەمانە ژینگەیەکی وا دروست کردو بە هاوڵاتی سوشال میدیاکەش تاوان میدیاکەش و سوشال میدیاکەش هاوکارە بێ بۆ ئەمەکە ئەم تۆقاندنەوە دەبەرەوە هاوڵاتی من پۆستێکم بڵاو کرد نووسم ئەم دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەندەی سەرەگرت بۆ دزینی خەڵک و قوتی خەڵکیشی فێری سەرە کرد یعنی خەڵک ئەو سەرەگرتنەی لە فەراغەوە لە بۆشایەوە نهاتوە ڕەنگە ئەم هاوڵاتیە نەقڵکەی بۆ شوێنێکی کە ڕەنگە ئەم حاڵەتەوە بارودۆخە دەرونی خراپەی بۆ دروست نەبێ بەڵام لەگەڵ ئەوانە شاب میدیا و ڕاگەیاندنەکان بە دڵنیاییەوە کاتێک کە پۆست بڵاو لەسەر ئەماکەنەوە دیمەنەکان گوازنەوە بۆ خەڵک ئەوە جۆرێک لە ینی قەرەباڵقی هەیە لە شوێنەکانە و ئەمە دەست ناکەوێ و ئەمە گران بووە بڵنیاییەوە بێ ئەوە دەستگا ڕاگەیاندنەکان بە هۆشیاری و بە هەستیاریەوە مامەڵ لەگەڵ ئەم جۆرە حاڵەتا بکەن یعنی مۆزوعی هەستیاری لای دەستگای ڕاگەیاندن و میدیاکان مۆزوعێکی زۆر مهمە یعنی ئەبێ بەردەوام بەڕێوەبەری دەستگا ڕاگەیاندنەکان میدیاکاران خۆیان پسپۆڕانی بواری میدیا ئەم وشەیە ئەم دەستەواژەیە تۆخکەنەوە کە تۆ ئەبێ توی میدیاکار تازە لەوە دەرچوویتە نا هەواڵ بگوازیتەوە هەندێک جار میدیاکار هەیە ڕەنگە بەقەدەر پەرلەمانتارێ بەقەدەر وەزیرێک کاریگەری و تەسیری لەسەر خەڵک جاری وایە وەزیرەکە بڕیارێک دەرەکە دەستگا میدیاکە پێشتر ئەیگەێنێ لەبەرەوە بێت تۆ بە هەستیاری مامەڵ بەڵێ دوجار ئەرکی میدیاکار چیە لە نێوەندەدا ئەرکی میدیاکار ئەوەیە ئەو بابەتانی کە پیان ئەوترێ لە مۆزوعی میساقی شەرەفی سەحەفی لە مۆزوعی بابەتی بوون و مۆزوعی بوون لە مۆزوعی هاوسەنگی پاراستن لە مۆزوعی ئەوەی پەلە نەکردن لە بڵاوکردنەوەی هەواڵە لە بیری نەچێتەوە کە ئەو تەنها میدیاکار نییە بەڵکو هەندێک جار ڕەنگە ئیشی کۆمەڵایەتیش بکە ڕەنگە ئیشی هۆشیارکردنەوە بکە تەوعیەی خەڵکەکە هەموو ئەمانە ئەبێ کۆی کاتەوە اینجا هەواڵێکدا ڕێژ تامان سەر ڕەنگە میدیاکارە پرسی جا خۆمن ئەگەر وا بکەم هیچ ناتوانم هیچ هەواڵێک بڵاو من ئەڵێم هەواڵ بڵاو نەکەیتەوە باشتر لەوەی هەواڵێک بڵاوکەیتەوە ببێتە مەترسی بۆ سەر کۆمەڵگە بۆ سەر ینی سلمی ئیجتیماعی بۆ سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی استقراری خێزان تێک بی ئەمانە هەمووی بەڕاستی دەستگای میدیاکان ئەبێ بە هەستیاری و بە پەرپرسیارەتیەوە ماوەڵ لەگەڵ ئەحداث و ڕووداوەکانە بەڵێ چی بکرێت تا تێپەڕاندنی ئەم قۆناغی ئێستا ئەم ڤایرۆسە هەرێمی کوردستان بە میدیاکەی بە ڕۆژێکی ئارامدا تێپەڕێت لە ڕووی میدیاییەوە من وازانم یعنی هەندێک لە دەستگای میدیاکانی ئێمە ئەتوانم بڵم لایەنە ئیجابەکەشی بڵم یعنی دەستگای میدیاکانی ئێمە باشن یعنی هەواڵ بە خەڵک بڵاوکەنەوە خەڵک هۆشیارەکەنەوە
بکەنەوە ئاستی نەخۆشیەکە ڕێژەی تۆش بووان ئەمەش تاوان ئەو هاوکاری کە لە فەزای میدیای نوێ دروست بووە و لە فەزای کەناڵە ئاسمانەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕاستەوە خۆبوون و مباشر بوون هەموو وای کردووە کە ئیشەکەی ئاسان کردو بە دەستگای میدیایەکان ئەمە گوازنەوە بۆ خەڵک لە پاڵ ئەم هەواڵ گواستنەوە مەفرۆزە پسپۆرانی بواری میدیا دەسەڵاتی سیاسی وەزارەتی ڕۆشنبیری هەموو ئەوانە چاودێریەکی بارودۆخی میدیایی بکەن ینی بە بڵاوکردنەوەی پۆست بەم جۆرە بەرنامانەی بەڕێستان بە ئەوەی هاوکاری مامۆستایانی ئاینی بن لەوەی خەڵک هۆشیارکەنەوە لەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ینی ئەم ئیشێکی دەستەجەمەیە ئالێرەدا ئێمە ئەبێ بەڕاستی ناکۆکی و کێشە و گرفتەکانمان وەلانێن بۆ ئەوەی جۆرێک لە تەماسک و لە ینی تونند و تۆڵی کۆمەڵایەتی دروست بێت چونکە مەترسیەکە نەخۆشیەکە ئایدۆلۆژیەکی تایبەت ناناسێت نەخۆشیەکە ڕەنگێکی تایبەت ناناسێت نەخۆشیەکە جیاوازیەتی سیاسەکانمان ناناسی ئەم نەخۆشیە هەمووانی گرتوتە لەبەر هەمووان بێ جۆرێک لە تەکاتف و پێکەوەبوومان هەبێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببینەوە. ئێمە ماوەی دە ڕۆژە لە وڵاتی ئێران گەڕاوینەتەوە ئێمە لە شاری تاران وەکو خوێندکارێک لەوێ دەمەخێن ماوەی حەوت ڕۆژێستا گەڕاوینەتەوە لە یەکێک لە وتێلەکانی شاری سلێمانی جێگیر کراوین بارودۆخ وتێلەکە لە خەڵبەجا بە زۆر باشە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی زۆر باشە بەڕاستی داوا لە هاوڵاتیان نەکەین داوا لە هاوڵاتیانەکەن ئەوانەی کە لە ڕێگەی نایاسایی گەڕاونەتەوە لە سنوورەکانەوە بە هەر ڕێگەیە گەڕاونەتەوە بەڕاستی بویزانی خۆیان مرتاحکەن بێنە ئەم شوێنانەوە بەڕاستی ئێمە ینی ئێستا کە لەم شوێنە جێگیر کراوین مرتاحین و کە ڕۆژینە ماڵە هەم خێزان و هەم دراوسێ و هەم کەس و کارمان مطمئین کە ئێمە هیچ کێشەیەکمان نییە بەڵام بۆ کەسانی کە بە شێوەیەکی نایاسایی دەگەڕێنەوە لە سنوورەکان دەگەڕێنەوە بەڕاستی بە چاوێکی تر سەیریان دەکرێت بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم بە هیچ شوەیەک پەنا نەبن بۆ ڕێگەی نایاسایی بە شوەیەکی نایاسایی نەگەڕێتەوە چونکە ئەمە مودەیە کە بەڕاستی تێپەڕێ ئەوە بۆ تەندروستی هاوڵاتیانە بە خۆشیان باشترە و دڵنیا دەبن کە هیچ کێشەیەکیان نیە خوا نەخواست ئەگەر حاڵەتێکی بەدەر لە یاسا هات داخلی کوردستان ببوو حاڵەتێکی نەخوازراوی لێ بێتەوە ئەوە تا ئەبەت ینی چاوبەرەژێر دەبێ و ناتوانێت ینی ئیدام بەژیانی خۆی بێت بەپێی ئامارێک کە وەزارەتی تەندروستی ڕایگەاندووە نزیکەی 400 کەسێک کە بە نایاسایی هاتونەتەوە هەرێمی کوردستان و لە وڵاتێکی دراوسێ بوون کە نەخۆشی کۆڕۆنایتیا بڵاو بۆتەوە ئێستا من دەمەوێت قسە لەگەڵێکی لەو کەسانە بکەم کە پێشتر بە یاسایی هاتۆ هەرێمی کوردستان و لە ئێستادا لە یەکێک لە هۆتێلەکانی پارێزگای سلێمانی لەژێر چاودێریدا هەیە دەمەوێت ڕەوشی ئەوان بزانم بۆچی خەڵک ڕادەکەن لەم شوێنانە بۆچی نان هەوێت پشکنین بۆ خۆیان بکەن و بۆ ئەوەی دڵنیا بن لە سەلامەتی خۆیان و بە تەندروستێکی باشەوە بگەڕێنەوە ناو خێزانەکان دیارەمە یەکێک لەو کەسانەیە کە لەم شوێنە لەژێر چاودێریدا هەیە من دەمەوێت قسەی بکەم زانم ئەوان چی ئەڵەن لەسەر ئەم شوێنە ئەلو بەرەزگیان سڵاو لەبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا دیارە ئەمە ئەرکێکی نیشتیمانیە تۆ جێبەجێ دەکەیت دەمەوێت ڕاو سەرنج جەنابەت بزانم کە تۆ یەکێک بووی لەو کەسانەی کە لە وڵاتێکی دراوسێەوە بە یاسایی هاتوتەوە ناو هەرێمی کوردستان و لە هێشتادا لەژێر چاودێری دایی ڕەوشی ئەوە چۆنە لەو شوێنە کە چاودێریتان دەکرێت بەڵێ ئێمە 4 هاوڕێ بووین لە تاران دەماخرێت دوایەوەی کە مەترسی کۆرونا لەسەر وڵاتی ئێران دروست بوو ئێمەش گەڕاینەوە لەسەر سنوور بە ئێمە یاوت کە دەتانخینە ژێر چاودێری بەڵام بە ماوەیەکی کام دوایەوەی کە فەحسان لێ وەردەگرین ئێمەیان هێنا سلێمانی لە یەکێک لە هۆتێلەکانی سلێمانی جێگیران کردین گوتیان بۆ بەیانی فەحسان لێ وەردەگرین دواتر ئێمە چاوەڕێ بووین 2 ڕۆژ چاوەڕێ بووین یەک دوو جار پلەی گەرمی لەشماوە گیرا کە پێی دەوترێت ئەو ئامێریکە بە دەمانچەکە ناسراوە پلەی گەرمی لەشماوە گیرا تەندروستیمان زۆر باش بوو لەخوا بزاوێت ئێستا ئەو هۆتێلە ئێمە تێدان نزیک بە سەرەتاکە هاتین 190 کەس بۆ 200 کەسی تیا بوو هەموو ئەوانەی کە گەڕابوونەوە لەوێ جێژی کرابوون بۆیە دواتر 3 جار فەحسی گەرمیان بۆ کردین لە ڕێگەی ئەو گەرمی پێوە دواتر ئێمە وەزەمان سەرەتا زۆر باش نەبوو لێرە شوێنمان باش نەبوو قەرباوی هەبوو خەدەمات باش نەبوو دوایەوەی فشارمان دروست کرد ئێستا خەدەمات زۆر باشترە وەزعمان زۆر باشە خواردن 3 جەمە هەیە ڕۆژانە تەحقیمی
ڕاڕەوی هۆتێلەکە و کیس و ئەوانەی کە پێویستن بۆ خۆپاراستن ڕۆژانە کارمەندانی هۆتێل دێن بە شێوازێک تەندروست بەڵێ بەڕێستان چەند ڕۆژ لەژە چاودێرە وردەدان؟ ئێمەوە بۆ هەشتمین ڕۆژ دەچێت لەژێرە و چاودێرێدان. بەڵێ ڕێنمایی چییە بۆ کەسانەی کە بە نایاسایی هاتوونەتەوە و دیارە لە دوێنێشەوە لیستێک ڕاگەێنراوە نزیکە 400 کەس دەبێت بە نایاسایی هاتوونەتەوە هەرێمی کوردستان و چونەوە ناو خێزانەکانیان چیت هەیە بۆ ئەوانە بۆ ئەوەی لە تەندروستی خۆیان دڵنیا بنەوە ئەوانیش؟ بەڵێ بۆ هەموو ئەو کەسانەی قسەمەوەیە بۆ هەموو ئەو کەسانی کە گەڕاونەتەوە ئێستا ناو خاکی هەرێمی کوردستاندان یاخود ئەو خوێندکار و هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئێران ماونەتەوە تا ئێستا نەیانتوانیوە بگەڕێنەوە ڕێنماییم بۆ ئەوان ئەوەیە کە هەر کاتێک لە ئەو کەسانی لە ئێرانەوە هاتنەوە یەکسەر لە سنوور ئاف هەیە چاوەڕێیان دەکات خۆیان ڕادستی تیمەکانی ئەوانەی کە تایبەتن بە کۆرنا خۆیان ڕادست بکەن و بە پاسی تایبەت دەیانهێنەوە پشکنیان بۆ دەکەن و لە هۆتێلەکان جێگیریان دەکەن و ئەوانشی کە ئێستا لەناو خاچی هەرێمی کوردستاندان بە قاچاق هاتونێتەوە بەداخەوە کە ژمارەیان تا ڕادەیەک زۆرە بۆ ئەوەی ترس و ڕاوچێ بڵاو نەبێتەوە یاخود تەندروستی خۆیان بپارێزن خۆیان ڕادستی بریەکانی تەندروستی بکەن و پشکنیان بۆ بکرێت و لە قەرنتینەکان جێگیر بکرێن بەڕاستی چووکەتەوە بە قاچاق دێتەوە 2000 مەترسی دروست دەکەی یەکەمیان مەترسی لەسەر ژیانی خۆ دروست دەکەی کە لەو سنوورەی لەو مەولایی کە دەتەوێت لە وڵاتی ئێرانەوە بگەڕێیتەوە ناو خاکی هەرێمی کوردستان بۆی هەیە بەر گولەی پازداران کەوی یاخود بە جۆرە لە جۆرەکان مەترسی لەسەر ژیانت دروست بێ ئەمە مەترسی یەکەم مەترسی دووەم ئەوەیە تۆ نازانرێت داخوا تۆ مەشکوکی بە کۆڕۆنا یاخود هەڵگیری ئەو ڤایرۆسەی توش بوویتە توش نەبوویتن ینی نازانی بۆیە دەچیتەوە ناو ماڵ و منداڵی خۆت ناو عایلە ناو گەڕەکەکەی خۆت ناو گوند و شارۆچەکەی خۆت ترس و لە ڕاوچێ لەو شوێنە دروست دەکەیت ئێستا من برادێکم بە قاچاق گەڕاوەتەوە ینی تەلەفۆنیان بۆ کردوم وتیانە کاکە وەڵای خەڵک بە زۆرێک لە زۆرەکان ئەو برادرە دەبینێت لەبەری هەڵدێت ینی خەڵک بە جۆرێک سیر دەکات بۆ خودی نەفسێتی خۆشت ناخۆشە ینی ئەمە بۆیە داوام لەو کەسانەیە زۆر تەبیعی ینی 4 ڕۆژ زۆر زۆر ئاساییە ئێستا ئێمە فەحسی کۆتاییمان لێوە گیراوە لەخوا بەزیاد بێت تەندروستیمان زۆر زۆر باشە شوێنمان زۆر زۆر باشە بۆیە ئەو کەسانی کە بە قاچاق هاتوونەتەوە داوای لێ دەکەم بێنە کەرەنتینەکان خۆیان جێگیر بکەن خزمەتی باشیان دەکرێت تا ڕادەیەک و دەژێت تەندروست چاودێری تەندروستیدا دەبن هەر کەسێک ئەگەر کۆرۆناش نەبێت یا هەر حاڵەتێکی نەخۆشی تایبەت بەخۆی هەبێت ئامبولانس لە بەردەم قەرنتینەکان وەستاوە دەتانبن بۆ خەستخانەکان دەوێت پزیشکی تایبەت و چارەسەری و دەرمان علاجی خۆتاوەر دەگرن و دەگەڕێنەوە. بەڵێ دەستی خۆش بێ زۆر سپاس بۆ زانارەکانت سپاس بۆ بەشداربوونیت لە بەرنامەکەی ئێمەدا بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس. سپاس زۆر باش.